ڕەجەب تەیب ئەردۆغان لە 26 شوباتی ساڵی 1954 لە ئیستەنبوڵ لەدایک بووە. ئەردۆغان قۆناغی سەرەتایی لە قوتابخانەی قاسم پاشا لە ساڵی 1965 و ئامادەیی ئیستەنبوڵی بۆ ئیمام و بانخوازان لە ساڵی 1970 تەواو کردووە. دوایی بەدەزێنانی بڕوانامەی ئامادەیی پەیوەندی بە کۆلێژی زانستە ئابووری و بازرگانیەکان لە زانکۆی مەرمەڕە دەکات. لە ساڵی 1970دا بەکالۆرسی لە ئابووری بەدەست هێناوە. ئەردۆغان لە بنەماڵەیەکی هەژار لەدایک بووە. لە چاوپێکەوتنێکدا باس لەوە دەکات باوکی هەژار بووە بۆ دابینکردنی بەشێک لە خەرجیەکانی خوێندنەکەی لە قۆناغی سەرەتایی و ناوەندی شووتی و سمیتی تورکی فرۆشتووە. ئەردۆغان لە سەرەتای لاوێتیەوە خولیای وەرزش بووە. لە ماوەی نێوان ساڵانی 1969 بۆ 1982 یاریزانی تۆپی پێ بووە. ژیانی سیاسی ئەردۆغان. ڕەجەب تەیب ئەردۆغان لە پارتی سەلامەتی نیشتیمانی بە سەرۆکایەتی نەجمەدین ئەربەکان دەستی بەکاری ڕێکخراوەیی و سیاسی کردووە. ساڵی 1976 بە سەرۆکی ڕێکخراوی لاوانی پارتی سەلامەتی نیشتیمانی لە ناوچەی بیئۆغڵۆی ئیستەنبوڵ هەڵبژێردرا. دوایی کودەتای کەنعان ئێڤرین لە 12 ئەیلولی ساڵی 1976 پارتە سیاسیەکان قەدەغە کران و پارتی سەلامەتی نیشتیمانی هەڵوەشایەوە. لە وێزگەیەکی دیکەی سیاسیدا ئەردۆغان لەگەڵ دامەزراندنی پارتی ڕەفا بە سەرۆکایەتی نەجمەدین ئەربەکان لە ساڵی 1983 بەهێزەوە گەڕایەوە ژیانی سیاسی. لە ساڵی 1984 لە لقی بیئۆغڵۆ لە ئیستەنبوڵ بووە سەرۆکی پارتەکە. دواتر وەک سەرۆکی پارتەکە لە ئیستەنبوڵ دیاری کرا. ڕەجەب تەیب ئەردۆغان لە هەڵبژاردنە ناوخۆییەکانی ئەستەنبوڵ کە لە 27 ئازاری ساڵی 1994 بەڕێوەچوو بە سەرۆکی شارەوانی ئەستەنبوڵ هەڵبژێردرا. لە 12 کانونی یەکەمی ساڵی 1997 ئەردۆغان بەهۆی پارچە شعرێکەوە کە لە کاتی پێشکەشکردنی وتارێکیدا بۆ جەماوەر لە شاری سێرد خوێندیەوە سزای زیندانیکردنی بەسەردا سەپێنرا. هەروەها لە سەرۆکایەتی شارەوانی ئەستەنبوڵ دوور خرایەوە. ئەو شیعرەی ئەردۆغان لەسەری زیندانی کرا دەڵێت مزگەوتەکانمان بنکەمانن، قوبەکانمان کڵاوەکانمانن، منارەکانی ئێمە ڕمەکانی ئێمن، نوێژخوێنانیش سەربازەکانی ئێمن. ئەم سوپا پیرۆزە پاسەوانی دینەکەمان دەکات. دوایەوە ڕەجەب تەیب ئەردۆغان لەو زیندانە ئازاد کرا کە بۆ ماوەی 4 مانگ تێیدا بند کرابوو. لەگەڵ هاوڕێکانیدا بڕیاریاندا پارتی داد و گەشەپێدان لە 14 ئابی ساڵی 2001 دا بمەزرێنن. ژیانی سیاسی و حکومی ئەردۆغان دوای 2001. ڕەجەب تەیب ئەردۆغان لە 14 ئابی ساڵی 2001 لەگەڵ 62 کەسی دیکە پارتی داد و گەشەپێدانی دامەزراند. پارتەکە توانی لە ساڵی 2002دا لە هەڵبژاردنی پەرلەمان بە بەدەزێنانی 2 لەسەر 3 کورسیەکان سەربکەوێت. لە 15 ئازاری ساڵی 2003 ئەردۆغان پۆستی سەرۆکوەزیرانی وەرگرت و تا ساڵی 2014 لە پۆستەکە مایەوە. دواتر لە ساڵی 2014 ئەردۆغان بە سەرۆککۆماری تورکیا هەڵبژێردرا. لە هەڵبژاردنی سەرۆکایەتی ساڵی 2018 جارێکی دیکە بە بەدەستهێنانی لە 152 دەنگەکان کورسی سەرۆککۆماری بردەوە. حیزبەکەی ڕەجەب تەیب ئەردۆغان 20 ساڵە لەسەر تەختی دەسەڵاتە. لەو ماوەیەدا لە 7 هەڵبژاردنی پەرلەمانی تورکیا پلەی یەکەمی بەدەستهێناوە. ئەردۆغان ساڵی 1978 لەگەڵ ئامینە گوڵباران هاوسەرگیری کردووە و خاوەنی 4 منداڵە.